خارات وبغلطياتي إيه زي صنع مسرتي نية ڕۆحەکەم بۆچی بە غەڵەداتم خۆ من بۆ سڵحوانە نەهاتوو هاتووم بۆ سەیری ئەو گوڵ و گوڵزارە جوانانە ئەیا خوا بە خێر بێ سەر چاوم چەند پێم خۆشە ئەم بە تەمەنانە بێنە ئێرە خاڵەجان ئەمریکا را خارات وتمني تو يوياتي يقولوا مريض بي کوڕم گوڵ عەلاقەی بە تەمەنەوە نییە گوڵ هەر گوڵە هەستەمەنێ بێ حەزی بە گوڵە بە سەر چاو خاڵەجان بۆچی دێ بۆ چ مناسبەتێک ئەوەی ڕاستی بێ خێزانەکەم ڕۆمانسی نییە لەگەڵما بۆیە هاتووم بۆ لای ئێوە دایمی خوا لە مەتبەخە بۆنی ڕۆنی لێ بۆنی پیازی لێ جا دایمی خوا لە فاو بەقاچێتی بەسەرێتی ئەڵێ ئەم کابرەیە کە فوتبۆڵێنەکاکە ڕۆناڵدۆی چیە ئاوەیە پێ بگەینای ڕۆناڵدۆ دەزانی وەڵی بیستومە خۆک و ناسی نایناسم ئای دەستە خۆش بێ ئەزانین چۆن خاڵەجان بەجددی تۆ مادام ڕۆمانسینە لەگەڵ تا تۆ خێزانەکە و پێویستی بە سەوزاییە جا وەڵی سەوزایی خۆدایم خەریکم بۆ یەکرد خوا ئاگایلیتی حەفتی وایە ئەمە تەڕەتیزە ئەمە کەوەر ئەمە سەڵق بە هەر بە باوەش بە باوەش فەریکە نۆشی بۆ بەمەوە وەرە بابە تۆ وازای مەڕە ڕاگرتووە لە ماڵەوە بە قوربان کە ئالەم سەوزایی مەبەستم گوڵ و گوڵزارە چاوەکەم ئەها گوڵ و گوڵزار ئێدە منیش بۆ ئاوە هاتوو ئەسەر چاو ئەمەم پێخۆشە چەند پێم خۆشە ئەو تەمەنانە ئاوا بێن لێرەشت بەرن خاڵەتخوات و موالی دەچەنە وەڵاهی خۆیەوەی ڕاستی بێسێری لە شولارەکەم مەکە من وەختی خۆی کە گومرگەکە سووتە ئاوا گاگۆڵکێمە کرد ئەی پەنجاکانی ئەیتر گوێ بەوە مە حسابی بکە بەڵام دڵم 2002 یەک چەپکە گوڵەوە حازرەکەم تاقی کەرەوە بیە بە براژنم ئەجا بزانە ئەکەویتە چ ناز و نیعمەتێک وەڵاهی مەمنونم یەک چەپکە گوڵەوە حازرەکەم بیتەقێنێت بە سەر چاو اینجا ئێمە خاڵە بێجگە لە مەسەلەی گوڵ ئێمە شعری ژەنووسین دەستان خۆشی آخر پیانوتم کە ئێوە خەریکی شیعر و شانامن ئەگەر هەیە دوو کەلیمەشم لەوا بۆ بنووسی ئەی ئەوەنی لە جامخانەکە نووسیمە دووکانی فەتحی بۆ گوڵ و شعر و شانامە ئەو کچە هەتا ماوە بە تەمامە خە بە ساقی ئەو چاو من خوێنەواریم نییە بۆ یەکسەر خۆم کرد بە ژوورە ئەیدە موبایلە پێ بۆ بنووسین مۆبایلم پێ لەسەر پارچی قازمی نووسە بۆ پارچەیە کاغەزێمە کارتی جوانمان لاهی و مناسەباتانە ئەها ئەم کارتە نبینی ئەمە هەمووی شتی جوان جوانێسە بۆ دەنووسم دانەیەک تخوا خێزانەکە و ناوی چی بوو وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ناوێ ڕابعایە رابعة زينابتوا رابعة لنا هي الشعر شي زينابتوا نلا الشعري كلاسيك نلا الشعري حر أو وسطى فتحي ويانا نەئەشەم بیلاوانیە وەڵام من جێیەکەم و بە لە قەش بێت ئەگە بە ساقە بمارە وەڵا قوشبنێکم بۆ بدۆزەرە مەمنونە بە بتامەردن دیتە بەس تخوا تۆ بێ زەحمەت ئێسش کە ئەچیتە ماڵەوە هەڵبانیەکەی ڕابعە ئارە وەڵالم ڕابعا چای بێنە نابێت ئەوە نابێت تۆ زێ ناوەکەی ناسب کەرەوە بچووکی کەرەوە چۆنی مەسەلەن تۆ ناوی ڕابعە نییە بەح بیکە بە ڕابی ڕابی یعنی چی ڕابی کورکراوی ڕابعەیە خۆشم نازانم ڕابی هاچەند پۆسی جاسەیە و سوفەیەکە ئەم شەو شعرێکم بەسەر ڕابیان نووسی بۆم بخوێنە بە ساقە بم ئەی ڕابی ڕابیانم ژنە جوانەکەی کوردستانم ترهيمك دە تۆزێ واز لە ئیش بێنە دەستێک بە خۆ تا بێنە بە قەبری باوکم ڕاست دەکە تۆ بە بەشها جوانی ماڵم باچی تر بەو دەردەوە نەناڵم ئافرم بەخوا جوانە دوایی جا سێری ئەم دوو دێڕەی ئەخیریکە ئەی تەقێنێ ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێک هێنم هەرگیز لە یادی نەکەی ئەوم بۆ باسکەرە و بیڵەرە و جوان جوان حاڵی نەبووم ڕابی گەر خۆ ڕۆمانسی نەکەی ژنێک هێنم هەرگیز لە یادی نەکەی بە قەبری باوکمەوە نیم باسی ژن هەر نەکەی ناوێرم زیڕاکەم بیکەم بەدوان من بۆم نووسیویت پێی بڵێ ئەترسێتتر ڕۆمانسیە بێت دەتوو ئەوە حسابەکە چەنی کرد مەمنونە بم ئەها ئەلێرەش نووسراوە I love you یعنی چی ئایلاڤیو وەڵاهی یعنی چی I love you بەخوا منیش نازانم بەڵام بە هیچێک بڵێ هەر پێ دەڵێت مشکلە نییە ئیتە بزانێکیان بۆمانە خوێنێتەوە ئەمە چەنی کرد بە ساقە بم قوربانە بم حسابەکە گوڵەکە بای 25 کارتەکەش 20 ئەوە 45,000 بە ساقی چاوە بم یاخوا لە شتان ساغی وەڵا شتەکانتان هەرزانە ئێمە شتمان هەروە هەرزانە یاخوا لە شتان ساغ بێ ئەوە 20,000 ئاخر دەنابێت شتەکە هەڵگرە با حەڵاڵ بێ و پێتان حرام نەبێت بە ساقەوە بيدي قناح بيدي قناح جا ئیشەڵڵا گەرەمیشە سەری گرت و ژنەکە ڕۆمانسی بوو لەگەڵما وعد بە وعدی پیاویم یەک باوەش گوڵی لەوا بە یەیتەوە دڵنیابە ئەم شەو دەرەکەی یەیتەوە دەی لە شتان ساغی عەزیەتمان دێ سەر چاوم سرساو